سڵاو خۆشەویستان لە خزمەتتانم ئارزومەندانی فێربوونی زمان فێربوونی ئەڵمانی وانەی یەکەم Lasst mich euch die Geschichte von Henry Hühnchen erzählen. Henry Hühnchen lebt in einem ganz normalen kleinen Hühnerhaus in einem ganz normalen Dorf. Lasst mich euch واتا بێڵن کە من یەڵا با من چی بکەم die Geschichte چیرۆک von Henry Hühnchen چیرۆکی هێنری مریشکتان erzählen بۆ بگەڕمەوە Henry Hühnchen واتا هێنری مریشک lebt in einem ganz normalen lebt in einem ganz normalen چی نۆرمال لە زمانی ئەڵمانیا لە ئاخیری ڕستەکە مانای تەواوەتی دەدرێ kleinen Hühnerhaus واتە کولانە kleinen واتە بچووک normalen واتە ئاسایی ganz واتە بە تەواوەتی واتە هێنری مریشک لە کولانەیەکی بچووکی بە تەواوەتی نۆرماڵ و ئاسایی ئاژی in einem ganz normalen Dorf لە لادەیەکی بە تەواوەتی ئاسایی ist weder groß noch klein. Ist weder dick noch dünn. Ist weder schlau noch dumm. Henry Hühnchen ist ein ganz normales Huhn. Ist weder يعني نا نخش يعني نا وكوا بلم أو نا گەورەیە یعنی نە باڵا بەرز و گەورەیە نۆخ کلاین نە کورت و بچکۆلەشە باشە gross یعنی گەورە کلاین واتە بچوو ist بۆ نێرینە بێ واتە هێنری هینچن دیارە کەڵەشێرە ist weder dick noch dünn واتە ئەو نە دیکە دیک واتە قەڵەو نە قەڵەوە noch dünn نا لاواز و زعیفیشە واتە ناسک dünn بەمانای ناسکی بەمانای زعیفێ واتە نە ناسکە و نە قەڵەویشە ist weder schlau noch dumm ئەو نە schlau واتە نە زیرەکە noch dumm نە تەمەڵ و گەمژەشە Henry Hühnchen ist ein ganz normales Huhn. Henry Hühnchen مریشکە هێنری واتە کەڵەشێر هێنری چۆنە ist ein ganz بە تەواوەتی normales Huhn مریشکێکی بە تەواوەتی ئاساییە An einem ganz normalen Morgen ist Henry Hühnchen in der Küche sein Frühstück mag Toast mit Butter und Kaffee mit Sahne. An einem ganz normalen Morgen بيانيشي بتواوتي عساي ist أخوة هنري هونشن هنري أمريشتي أخوة in der Küche لا مطبخ sein Frühstück واتە لە مەطبەخەکایە و نانی بەیانی ئەخوا Frühstück نانی بەیانی mag ئەو حەزی لە چییە mag Toast حەزی لە تۆستە هەنانی تۆست mit Butter لەگەڵ کەرێ und Kaffee لەگەڵ قاوە mit Sahne لەگەڵ زانە واتە لەگەڵ قەیماغ لەگەڵ کرێم liest die Nachrichten im Internet. Dort sieht eine furchtbare Nachricht mit einer furchtbaren Überschrift. Überschrift. Wasser.
sie lautet: Der Himmel stürzt ein. Der Himmel stürzt ein. liest واتە ئەخوێنێتەوە دی ناغیشتن هەواڵەکان im Internet لە ئینتەرنێت. Dort sieht eine furchtbare چی ترسناکی بینی؟ لەوێ چی ترسناک؟ furchtbare Nachricht پەیامێکی ترسناک mit einer furchtbaren Überschrift بە چیەوە؟ بە تایتڵ. Überschrift واتە تایتڵ بە تایتڵێکی furchtbaren ترسناک. تایتڵێکی ترسناکی بینی، هەواڵێکی پەیامێکی ترسناکی بینی. کاتێککە هەواڵەکانی لە ئینتەرنێت خوێندەوە sie lautet ئەمەی لێبوو واتە ئەمە بوو، ئەم شتە نووسرا بوو یان ئەمە بوو. Der Himmel stürzt ein. Himmel واتە ئاسمان. Der Himmel stürzt ein. ئاسمان ئەکەوێتە خوارەوە. Henry had so viel Angst. Henry چی لێ هات؟ viel Angst واتە زۆر ترسا. Angst واتە ترس. dass seinen Toast کە seinen Toast نانە تۆستەکەی in den Kaffee fallen lässt. Platsch واتە شڵپ. باشم؟ تۆستەکەی دەسی کەوتە ناو قاوەکەی وتی شڵپ. dass seinen Toast نانەکەی تۆستەکەی in den Kaffee واتە کەوتە ناو چی؟ قاوەکە. fallen کەوت lässt. Platsch واتە شڵپەی هاتوو لە کۆتاییە نانەکەی دەستی کەوتە ناو قاوە. Der Himmel stürzt ein. Der Himmel stürzt ein واتە ئاسمان ئەکەوێتە خوارەوە. ئاسمان ئەکەوێتە خوارەوە. ruft Henry aus. Henry ڕای کردە دەرەوە. ruft واتە ڕای کرد aus دەرەوە. Ich muss alle warnen. Ich muss ناڵێن ich muss من ئەبێ چی بکەم؟ alle warnen واتە من ئەبێ هەمووان ئاگادار بکەمەوە. als erstes schickt eine E-Mail an seine 1000 engsten Freunde. Dann rennt die Straße hinunter, alle anderen zu warnen. Als erstes schickt واتە یەکەم جار ناردی eine E-Mailێک an seine هی خۆی چی 1000 engsten Freunde engsten نزیک ناردی ئیمێلێک بۆ 1000 لە هاوڕێ نزیکەکانی. dann rennt پاشان چی کرد؟ rennt ڕای کرد die Straße hinunter ڕای کردە سەر شەقام alle anderen zu warnen بۆ ئەوەی هەموویان ئاگادار بکات. die erste Person یەکەمین کەس person بە ئینگلیزیش person ئەمان ئەڵێن person. die erste واتە یەکەم person یەکەم کەس die auf die Straße trifft یەکەم کەس کە ئەیبینێ لەسەر شەقام ist کێیە؟ هانی هێنە. هێن هەرواتە مریشک هانی مریشکە. sie kommt aus dem Supermarkt کە خەریکە یێت بۆ سوپەرمارکێت. Guten Morgen, Henry Hühnchen. بەیانی و باشت هێنری هونشن. sagt هانی هێنە. ئەمە هانی مریشک وتی. wohin gehst du? بۆ کوێ ئەڕۆی؟ warum schaust du so ängstlich? ئەوە بۆ ئەوەنە ترساو دیاریت؟ warum بۆچی schaust du تۆ دەرەکەوی so ئەوەندە
ängstlich ئەوەندە ترساو ئەویش وتی der Himmel stürzt ein der Himmel stürzt ein ئاسمان ئەکەوێتە خوارەوە ئاسمان ئەکەوێتە خوارەوە sagt Henry Hünschen وای وت بەڕێزان لێرە ئەوەستم لە وانەکانی ئایندا بەردەوام بم بۆ کۆتایی هێنان و تەواوکردنی ئەم چیرۆکە ئەگەر ئەم وانەیە جێگی سوود و ڕەزامەندی ئێوەیە تکایە کۆمنت بنووسن هەر تێبینێکتان هەبێ لە خزمەتتانە